33 ساڵ بەسەر ڕاپەڕینی قەزای شەقڵاوە لە پارێزگای هەولێر تێدەپەڕێ کە دانیشتوانی ناوچەکە کۆتاییان بە زوڵم و ستەمی بەعس هێنا و لە پێناوی ئازادی تێکۆشان. بەڵام دوای 33 ساڵ بەشداربوانی ڕاپەڕین دەڵێن شەرما بۆ حکوومەت هەموو ساڵێ موچە بە نیوەچڵی دەدات و هاوڵاتیان بێبەشن لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان. زێ شەرمە ئینسان پاش 33 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستان ئەو دەستکەوتانەی کەوا بە خوێن هات نەکایەوە ئازاد کران ئەو یەک ڕووبار خوێنماندا ئێستا لەژێر سایە و حکوومەتەی خۆمان حکومڕانی خۆمان زۆر شت ماوە بکرێ، یعنی بەسیترین شت خەدەماتە، بەسیترین شت کارەبایە، ئاوە، یعنی ئەوانەی کە سەرەتانە بۆ ژیان موچەیە، یعنی زۆر شەرمە ئەمن بخۆم موچەخۆری ئەو دەوڵەتەیمە ساڵی ڕابردوو سێ موچە وەرنەگرم، خەڵکی دیکە 4 موچە و 5 موچە هەموو ساڵێ بەنیوە موچەم بدرێتێ، چاوەڕێ ئەومان نەکرد، ڕاپەڕینمان کردەوەی خۆشتر بژین، میلێتەکەمان لەژێر سایە حکومڕانی دەوڵەتی کوردی بەعسێتەوە، بۆی نەبوو بەڕاستی ئێستا ئەمن خەڵکی تێکۆشەر بابە شەهید کەم ئەندام سڕی بگری بە 2 ڕۆژ 3 ڕۆژ موچەکەی وەربگریت. هاوڵاتیانی شەقڵاوە دەڵێن ئێمە دەستکەوتەکانی ڕاپەڕینمان نەدووریەوە و حکوومەت وەکو پێویست ئاوڕی لێ نەداینەوە و لە ئاس قوربانیدانی هاوڵاتیان نەبوو. دەشڵێن ڕاپەڕین بۆ ئازادی کوردستان و خۆشگوزەرانی بوو، بەڵام لە سایی حکومڕانانی هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوات و هاوڵاتیان دەڵێن ئەوەی ئێمە بۆی تێکۆشاین ئەوە نییە کە دوای 33 ساڵ دەیدروینەوە و ئێمە دژی دکتاتۆریەت تێکۆشاین بۆ ئازادی، بەڵام ئێستاش ئازادیمان لەلایەن بەناو شۆڕژجێڕانی ئەوێ ڕۆژێ لەسەر خەفە کراوە. ئەو خۆشگوزەرانەی کە هەمومان دەمانەویست کە گەری کوورد دەیەویست بە سیستەمێکی دادپەروەرانە بۆ ئەوەی هیچ ڕۆژێک لە ڕۆژان هەست بە ستەمێشتر نەکە نەهاتە دی. ئاواتەکانی ئێمە هەمویان وەکو ئەوەی وابی لە خەونێکی ناخۆش هەڵساینەوە، لە خەونێکی خۆش هەڵساینەوە، لە خەونێکی ناخۆش خۆمان دیتەوە بە واقعێکی ناخۆش. لە ڕووی سیاعی شەقڵاوە بە سیاعی بەناوبانگە برا عەرەبەکانی خواری و عێراق کە دێنە ئێرە سیاعی نەترەفلایتێک ترەفلیلێک نا سەدێک نا پارکێک هیچی لۆ نەکراوە شاری شەقڵاوە. لە ڕووی ڕێگاوبانیش ڕێگاوبانەکان هەری زەمانی بەحسن هیچی زیاتر بۆ نەکراوە. داوا لە حکوومەتی هەرێمەکەین وەکو پێویست ئاورەک لەو شارە بداتەوە، شاری شەقڵاوە زۆر زوڵمی لێکراوە و لە ڕووی خزمەتگوزاری هیچی لۆ نەکراوە. ڕاپەڕین کۆتایی هێنانی ستەمی زۆرداران و بەخەبەرهێنانەوەیان بوو لە خەوی غەفڵەت و کۆتایی هێنان بوو بە چەوسانەوەی خەڵک لە ژێر حوکمی 35 ساڵەی ڕژێمی بەعەس. بەڵام دوای 33 ساڵ لە کۆتایی هێنان بۆ زوڵم و ستەمەی ڕژێمی بەعەس کاتی ئەوەش هاتووە دەسەڵاتدارانی کورد پەنلەوان وەرگرن و کۆتایی بە نادادی بهێن و بە یەک چاوسەیری هەموو هاوڵاتیان بکەن، ئەگەر ناسەرنجامی هەموو زوڵم و ستەمێک کۆتایی هاتنیەتی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شەقڵاوە.